نوێنەری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ئاژانسەکانی UN نوێنەر و قونسڵی وڵاتان لە هەرێمی کوردستان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدراڵ حکوومەتی عێراقی فیدراڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕایگشتی عێراقی و کوردستانی و جیهانی شەوی ڕابردوو لە ئەنجامی پەلاماری ناڕەوای موشک بارانکردنی شارەکەمان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران ژمارەیەک هاوڵاتی سڤیل شەهید و بریندار بوون. وێڕای ئەوەی بە توندی ئیدانەی ئەو پەلامارە ناڕەوا و ساڵمانەیە دەکەین بۆ سەر شارەکەمان ڕای دەگەێنین هەموو ئەو پاساوانەی لەلایەن سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران هێنراونەتەوە بۆ پەلامارەکەیان بێ بنەمان و دوورن لە ڕاستیەوە و هیچ پاساوێکیان بۆ هێرشە ناڕەواکانیان نییە و تەنیا خەڵکی سڤیلی ئێمەیان کردۆتە قوربانی. موشک بارانکردنی خەڵکی سڤیلی هەولێر کۆمەڵکوژی و تاوانێکی نائەخلاقی و نێودەوڵەتیە. شاری هەولێر هەمیشە شاری پێکەوە ژیان و ئارامی و میوانداری ئاوارە و خەڵکی لێقەوما و هەڵگری پەیامی مرۆڤ سالاری و ژیان و بژانەوە بووە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. ئەم جۆرە پەلامار و دەست درێژیانە بۆ سەر شار و ژیانی خەڵک کە چەندین جاری تریش بێ پاسا و ئەنجامدراون پێشێلکردنی ڕوونی سەروەری و سەقامگیری و تێکدانی ژیانی خەڵکی ئاسایی و سڤیل و بێتاوانە و دەچێتە خانەی تۆقاندن و کۆمەڵکوژی. لە کاتێکدا پەیامی ئێمە خەڵکی کوردستان لە کاتێکدا پەیامی ئێمە هەولێر ئاشتی و دراوسێتیە پەیامی ئەوانیش موشک و درۆن و ستەمکردن و زوڵمە. بۆیە هیوادارین هەموو لایەک لە کۆمەڵگای نێودەوڵەتی و لە ئاژانسەکانی UN و لە نێردەی دیپلۆماسی لەگەڵمان بن و سنوورێک بۆ ئەو کردارە نامرۆڤانانە دابدرێت و حکوومەتی عێراقیش هەڵوێستی ڕوونی هەبێ لە پارێزگاریکردن لە سیادەی عێراق و بەرگریکردن لە خەڵکی سڤیلی هەرێمی کوردستان و بە تایبەت لە هەولێری پایتەختدا. لێرەوە بە ناوی تەواوی پێکاتەکان و چین و توێژەکان ڕۆشنبیران و مامۆستایان و کاسبکاران جەماوەر و خەڵکی شاری هەولێر وێڕای ئیدانەکردنی ئەو کردەوە دوژمنکاری و ترسنۆکانەیە داواکارین لە بەرامبەر بە ئامانجگرتنی شارەکەمان و شەهیدکردنی هاوڵاتیان و ئەنجامدانی ئەو کردەوە مەترسیدار و ناڕەوایەدا بەتوندی هەموو لایەک بێنە دەنگ و هەوڵەکانتان بخەنەگەڕ بۆ ئەوەی ڕێگە لە بەردەوامی ئەو جۆرە هێرش و پەلامارانە بگیرێتن. ئەوەی بەرامبەر بە هەولێر دەکرێت تاوان و زوڵم و تەعەدایەکی ئاشکرا و دژی مرۆڤایەتی و ئاین و ژیانە. دەبێت کۆتایی بەو پەلامار و تاوانانە بهێندرێت کە بێباکانە بەرامبەر بە شارەکەمان هەولێری پێکەوە ژیان، هەولێری ئاشتی خواز، هەولێری باوەشی میهرەبانی، هەولێری مرۆڤ دۆستی ئەنجام دەدرێتن. هەروەها هاوڵاتیانمان بەبێ هیچ تاوانێک شەهید و بریندار دەکرێن. کوشتنی هاوڵاتیانی سڤیل بەبێ هیچ پاساوێک نامەردی و تیرۆرە. خدای گەورە ڕووی درۆزن و
بوختانکارانیش ڕەش بکات. داواکارین لە خوای گەورە شەهیدانی ئەو پەلامارە تیرۆریستیا بە بەهەشتی بەرین شاد بکات و برینداراریشمان لە زووترین کاتدا چارەسەر ببن.